بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵاتیوی سڵاتان لێبێ هیوادام لە هەرکێهان کامران و شاد و بەختەوەر بن. لەلایەن خۆم هاوکارانمە زۆر خۆشحاڵین کە جارێکی دیکە لە ئاڵلقەیەکی تر لە بەرنامەکانی ڕابێژ گەشتن خزمەتی ئێوەوە بووین بە میوانی ماڵانتان. هەروەک دەزانم ئەمە یەکەمین بەرنامەی ڕابێژە لە ساڵی نوێ کوردی واتە 2714 کوردی. بەرنامەکەم شۆمان لە ڕاستیدا دوو بەشەوە دوو تەوەری هەیە کە لە دوو شەوی پەیدەرپێ بەسڵاح بڵاو دەبێتەوە. بەشی یەکەمی بەرنامەکەمان تەوەرەکەی سەبارەت بە کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فیدراڵە کە لەم دواییانە تقریباً 2 تا 3 هەفتە لەمەوە پێش لە ستۆکۆلم سیمینارێکی دیکەی بەڕێوە برد سەبارەت بە بارودۆخی ئێران لە داهاتوودا و تەوەری دوی بەرنامەکەشمان پەیوەندی هەیە بە بارودۆخی ئێستای هەرێم و ناوچەی کوردستان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت عێراق و ئەو ڕووداوانە کە بۆ خۆتان ئاگاتان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراق داوای لێبوردنەکەم ڕووی دابووە و کاریگەریەکەی لەسەر پرسی کورد و داهاتووی کوردستان. هەر بۆ مەبەستە وەکو هەمیشە وەکو ڕەواڵی بەرنامەکانی پێشوو و ڕابێژ ئەمشەیش میوانی بەرنامەکەمان زۆر ڕێزدا بەڕێز کاک عەبدوڵای موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستان ئێرانە. هەڵبەت ئەوە عەرز کەم کە کاک عەبدوڵا بۆ خۆیان لە ستودیۆ ئامادە نین و لە دەرەوەی کوردستان و لە ڕێگەی ئەسکایپە و ئامادەی ئەم بەرنامە بوون. زۆر بەڕێز کاک عەبدوڵای موحتەدی بەخێرهاتن بۆ بەرنامەی خۆتان. سپاس کە قبوڵی زەحمەتتان کرد. قوربان. زۆر سپاس کاک سۆران بۆ خۆت و سپاس بۆ هەموو کاربەدەستانی و کارمەندانی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات. هەر لەم ڕێگایشەوە سڵاوێکی گەرم و گوور دەنێرم بۆ هەموو خەڵکی کوردستان و بەتایبەت بینەرانی ڕۆژهەڵات تیڤی. هەر بۆ جۆرە کە عەرزم کرد تەوەری یەکەمین بەرنامەکەمان سەبارەت بە کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فیدراڵە. پێشەوە کەسن سەبارەت بەم سمیناری ئاخرەکە دەرواقع کۆبوونەوەی ئاخرێ مە باسکەین پێم خۆش بوو جنابتان سەبارەت بە ئەم کۆنگرەیە ئەسەن ئەم ڕێکخراوەیە چییە کەی دامەزرا چه پێداویستیک یا چه زەرورەتایی بوو بە هۆکاریەوە کە دابمەرزێت لە واقع بە ڕۆڵی کورد لە دامەرزاندنی ئەو ڕێکخراوە چی بوو و ئێستا پێگەی کورد لەو ڕێکخراوەیە چۆنە؟ نازانم ئێوە ئێستا لەبەر چاوتان بێ یان نا، بەڵام لە کۆنگرەی دەی کۆمەڵە ئێمە کە هاتینە دەرەوە لەسەر سێ ئێتلاف، سێ هاوکاری، سێ بەرە کە لە دەستوری کاری کۆمەڵەدا دانرابوو لەلایەن کۆنگرەی دەوە قسەمان کرد. یەکیان بەرەیەکی کوردستانی، یەکیان بەرەیەک یا ئێتلافێک یا ڕێکخراوێکی چەترمانەند بۆ نەتەوە بندەستەکانی ئێران و یەکیانیش ئێتلافێکی فراوانی بەرەی دموکراسی خوازی ئێرانی سەرجەم. بۆیە ئەو بیرۆکەیە لەلایەن ئێمەوە بوو. ئەو کات ڕۆژنامەیەکیش بڵاو دەکراوە لەلایەن ڕاگەیاندنی کۆمەڵەوە بە ناوی خەبەرنامە بە فارسی کە لەوێدا ئەوە نووسراوە، من خۆم نووسەری هەم. بۆیە بیرۆکەی دروستکردنی جۆرێک ئێتلاف لە نێوان نەتەوەکانی ئێران مەبەست کورد و ئازەربایجانی و عەرەب و بەلوچ و تورکەمەنە کە ئەوانە نەتەوە بندەستەکانی ئێرانن و ئەوانە هەموو کێشەی نەتەوەییان هەیە لە ئێران. دروستکردنی ڕێکخراوێک ئێتلافێک هاوکاریەک لە نێوان هەمویاندا بە پێویست دەرابوو، بیرۆکەکەی باس کرابوو. لە ساڵی 2005 کە دەکاتە 1384 هەتاوی ئێران لە دەرەوەی وڵات لە شاری لەندەن کۆمەڵێک ڕێکخراوی سەر بەم نەتەوانە کۆبوونەوە و سەرنجام گەیشتن بەو نەتیجەیە کە دەبێت ڕێکخراوێکی فراوان کە هاوکاری هەمووانی تێدا دابینکرا بێت پێک بێت. ئەو ڕێکخراوە ناوی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدرال، کۆنگرەی ملیەتهای ئیران فێدرال، ئەو ناوەی بەخۆوە گرت. دیارە هەندێک کەسی تێدا نەمان هەر لە یەکەم دانیشتندا، بەڵام هەندێک ڕێکخراوی وەکو ئێمە وەکو کۆمەڵە، وەکو حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە بەڕاستی ئەوانە بەردی بناغی بوون، هەروەها ڕێکخراوی حیزبی مەردومی بەلوچستان، ڕێکخراوی حیزبی تەزامون یا هەمبەستگی مەردومی عەرەب ئەهواز و فێدرال دموکراتەکانی ئازەربایجان، ئەوانە
بوون و هەندێک ڕێکخراوی دیکە وەرکەسایەتی دیکەی بەلوچ، تورکەمان، ئازربایجانی ئەوانەی هەموو تێدا بوو مەجموعەن ساغ بوونەوە لەسەر بنیاتێک ئەم ڕێکخراوەیان پێکهێناوە. ئەم ڕێکخراوە توانیوێتی تا ئێستا چەندین کۆڕ و کۆنفرانس هەم لە ناو دەرەوەی وڵات مەبەستم لە ناو کۆمەڵگەی نێونەتەوەی پارلەمانەکانی دنیا و هەم لە ناو ئێرانیەکان پێک بێنێ. ئەو کۆنفرانسی کە لە مانجی ڕابردوودا لە شاری ستۆکۆلم بەسترای یەکەم سێمینارێکە، یەکەم تەجەموعێکە کە کۆنگرەی نەتەوەکانی ئێران بانگهێشتی ئۆپۆزیسیۆنی ئێرانی کردووە و تا ڕادەیەکیش وەڵامی وەرگرتوۆتەوە و بۆیە بە یەکەم هەنگاو دەناسرێ. بەڵام لە پارلەمانی ئوروپا کۆبوونەوەی ساز کردووە، لە پارلەمانی ئیتالیا لە مەجلیسی سەنای ئیتالیا کۆبوونەوەی ساز کردووە و لە چەندین مەجالی دیکەی ئاوادا بووە. بۆیە بێچالاکی نەبووە ئەو ڕێکخراوە تا ئێستا و خزمەتی کردووە. پرسیاری دومیشمە سەبارەت بەوە بوو کە لەم ساڵانە نەوەکو گزارشمانە بەڵکو مەبەستم زۆرتر وەکو کەیفیەتە چ کارهایەک چ بەرنامەهایەکی بووە بەڕای خۆتان دەستکەوتی هەبووە و دەستکەوتەکانی چین و پێتان وایە کاریگەر بووە؟ کۆنگرەی نەتەوەکانی ئێران سایتێکی هەیە، سایتێکی ئینتەرنێتی کە دەکرێت سەری لێ بدەنەوە بە هەموو وردەکاریەوە چالاکیەکانی ئەم چەند ساڵەی لە بەرچاو بگرن. بەڵامەوەی من دەتوانم بڵم ئەم شتانەیە بەگشتی کۆنگرەی نەتەوەکانی ئێران هەوڵێکی زۆری داوە بۆەوەی کێشەی نەتەوەکانی ئێران بە گوێی کۆمەڵگەی نێونەتەوەیی ڕابگەیەنێ. زۆر پارلەمانتاری ئوروپایی دیوە، زۆر ئەحزابی ئوروپایی دیوە لە پارلەمانی ئوروپا کە مەقەرەکەی لە بروکسێلە کۆبوونەوەگەلی ساز کردووە لەوێ، لە مەجلیسی سەنای ئیتالیا کۆبوونەوەکی زۆر فراوانی ساز کرد بەڕاستی بە یارمەتی ڕێکخراوی UNPO کە ڕێکخراوی نەتەوە بێدەوڵەتەکانی دنیاە، نەتەوە بێ نوێنەرەکانی دنیاە. ئەو ڕێکخراوە یارمەتی زۆری کۆنگرەی نەتەوەکانی کردووە و بە یارمەتی ئەوان هەروەک باسم کرد لە سەنای ئیتالیا کۆبوونەوەیکی زۆر فراوان کرا کە بێزگە لە سەناتۆری ئیتالیایی و ئەحزابی ئیتالیایی و لە ڕادیۆی ئیتالیاشەوە بڵاو کراوە ڕاستەوخۆ نوێنەرانی زۆر لە ڕۆژنامە و میدیای جیهانی و کەسایەتی جیهانی تێدا بەشدار بوون و لەوێدا بوو کە ڕۆژی ئەوەڵی بە هەموو بەرنامەکان بە زمانی ئینگلیسی بوون. چەندین کۆبوونەوەی ئاوای بانگەواز کردووە، خۆی تا ڕادەیەک بە کۆمەڵگەی نێونەتەوەی ناساندووە. لە مەجلیسی سەنا و مەجلیسی نوێنەرانی ئەمریکا لە کۆنگرەی ئەمریکا دیسان لەوێ سمیناری بووە کۆنگرەی نەتەوەکان و ئەو سمینارە زۆرێک لە کەسایەتی و عەلاقەمەندان بە کاروباری ئێران و بە نەتەوەکان و بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیدا بەشداریان کردووە، دەنگدانەوە چاکی بووە. بۆیە لە ئەمریکا، لە ئیتالیا، لە بروکسێل، لە پارلەمانە جۆر بە جۆرەکانی وڵاتان هەوڵی داوە کۆنگرەی نەتەوەیی لەگەڵ کێشەی نەتەوەکان لە ئێران ئاشنا بکاوە، نیشانی بدا کە ئێران تەنها کێشەی ئیستیبدادی نییە بەگشتی، بەڵکو ئەم ئیستیبدادە بۆ نەتەوەکانی ئێران بە تایبەتی چ ئاکامێکی بووە. هەروەها لەگەڵ زۆرێک لە ڕووداوەکانی ئێران هەڵوێستی بووە ڕاگەیاندنی ساز کردووە، زۆر دیالۆگی ساز کردووە لە کەسایەتیەکانی ئێران، لە کەسایەتی نەتەوەکان، لە خەڵکی لێزان و پسپۆر لەوانە بانگی کردوون و دیالۆگی ئینتەرنێتی یا منازەرە و دیبەیتی ئینتەرنێتی لەگەڵ ساز کردوون. من ئێستا دێتەوە بیرم کە من خۆم یەکێک لەو کەسانە بووم کە بانگیان کردوم و لەگەڵ داریوشی هومایون منازەرەیەکیان بۆ ساز کردم کە ئێستاش ماوە لەسەر تۆڕی ئینتەرنێت
کەوابێ ئەوەش لێکێک لە کارەکانی بووە بۆ ئەوەی کە بەشەکانی دیکەی ئۆپۆزیسیۆنی ئێرانی یا کەسەکانی ئێرانی یا ئەحزابی ئێرانی بتوانن دەنجی نەتەوەکانی ئێران ببیستن. هەڵوێستی بووە ڕاگەیاندنی بڵاو کردوتەوە لە بۆنە جۆرا و جۆرەکاندا. ئەم جارەی ئاخریش لە سۆکۆڵم کە ئێمە زۆر پشتی ئەو کارەمان گرتووە دەمێکە توانی سمینارێک بەڕێوەبەرێت بۆ ماوەی 2 ڕۆژ 4 یا 5 پانێلی بوو کە تێیدا کەسایەتیەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران چ وەکو حیزب و چ وەکو کەسایەتی مانکێشت کرابوون دیارە بێژگە لە حیزبەکانی بەشدار بوو لە خودی کۆنگرەی نەتەوەکاندا. ئەوەی ئاخریش من هەر بە هەنگاوێکی باش دەزانم وەکو دەستپێک دیارە بێکەم و کوڕی نەبوو، بەڵام وەکو دەستپێک هەنگاوێکی زۆر باش بوو بۆ پێشەوە. سەرجەم لەو بوارانەدا کاری کردووە و پێشم وایە توانی ویەتی ئەو تابووەی کە لەسەر مەسەلەی لەسەر مەسەلەی میلیەتەکان یانەتەوەکانی ئێران هەبوو تا ڕادەیەک ئەو تابووانە بشتێنێ و بانگەوازی مەسەلەی فێدرالیزم وەکو ڕێگە چارەسەرێک بۆ داهاتووی ئێران زۆرتر بێنێتە ئاراوە. دیارە هێشتا کاری زۆر ماوە بکرێت، هێشتا ماوە کە ئەوە ببێتە گوتاری زاڵ یا گفتمانی زاڵ لە ئێران، بەڵام بە هەر حاڵ هەنگاوی باشیش لەو بارەوە هەڵگیراوە. بەڵێ بەڕای جنابتان بۆ دروستکردنی جۆرێک کۆدەنگی و هاودەنگی لە نێوان حیزب و پارتە سیاسەکانی نەتەوە بندەستەکان بە تواو پێکاتەکانی ئێرانەوە سەرکەوتوو بووە یان توانیوەتەوە حیزبەکانی نەتەوە بندەستەکان لە یەک نزیکاتەوە بۆ وێنە دروژمی فدرالیزم بکە بە دروژمی ئەستاندارد و یەک لایە دەرواقع تەواوگیر و فەراگیری تەواوی ئەو نەتەوەگەلە. ئەو حیزب و لایەنانەی کە لە کۆنگرەی نەتەوەکاندا بەشدارن بەڵێ پلاتفۆرمی هەموویان فێدرالیزمە، یعنی ئەو حیزبانە هەموو لە دەوری شیعاری فێدرالیزم، لە دەوری شیعاری دموکراسی، لە دەوری شیعاری سێکولاریزم کۆبوونەوە. فێدرالیزم بەردی بناغەی ئەو ئێتلافەیە کە ساز بووە. بەڵام ئایا هەر کام لەو حیزبانە چەندە لە وڵاتی خۆیان لە بڵێن لە بەلوچستان، لە تورکمەن سەحرا، لە ئەهواز نفوزیان لە نێو خەڵکەکەی خۆیاندا هەیە و شیعارەکەیان بردۆتە نێو میلەتەکەی خۆیان لە شوێنی خۆیان، ئەوە ئیتر دەگەڕێتەوە سەر پێگە و جێگەی ئەو حیزبانە. جێیەکی وەکو کوردستان تایبەتمەندی خۆی هەیە. کوردستان ساڵەهایە کە مەسەلەی فێدرالیزمی وەرگرتووە و چۆتە نێو خەڵکەکەی دیارە خۆ ڕاپرسیەک نەکراون نەک لەبەرەوەی ئێمەمانان کە حیزبەکانی نەمانەوێت، لەبەرەوە کە لە ئێران دموکراسی نییە، لە ئێران ڕاپرسی نییە، لە ئێران ڕادەربڕینی ئازاد نییە. بەڵام ئەوەی ئێمە دەبیستین و دەبینین خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بەگشتی شیعاری فێدرالیزمیان پێ باشترین شیعارە و حیزبەکانیش ئەو شیعارەیان هەیە. لێرە لە کوردستان بە دڵنیاییەوە دەتوانین ئەوە بڵێن کە چۆتە نێو جەماوەریشەوە ئەو شیعارە لە ئاستی حیزبەکاندا نەماوەتەوە. بەڵام ئایا لە هەر کام لەو بەشانەی دیکە وەکو بڵێن نێو تورکەمەن و بەلوچ و عەرەب و ئازەربایجانی ئایا ئەم حاڵەتە هەیە؟ ئایا چۆتە نێو جەماوەرە و ئەو شیعارە؟ ئەوە دەگەڕێتەوە سەر نفوز و پێگەی هەر کام لەو حیزب و لایەنانە کە لە وڵاتەکەی خۆیان و سەرزەمینەکەی خۆیان توانیویانە چی بکەن. بۆ ئێمە نییە زۆر لەو بارەیەوە ئەرزیابیەکی دەقیق بەدەستەوە بدەین. من لەو مەوقعیەتەدا نیم بتوانم ئەرزیابیەکی دەقیق لەو بارەیەوە بکەم، بەڵام بەگشتی دەتوانم بڵێم نەتەوەکانی ئێران ئەوانەی کە لەو کۆنگرەدا کۆبوونەوە و زۆریش لە دەرەوەی ئەو کۆنگرەدا هەن سەرجەم لە کێشەی نەتەوایەتی، لە پرسی نەتەوایەتی لە ئێراندا کورد بە پێشەنجی خۆیان دەزانن. ئەگەر کورد شیعارێکی بێ ئەوانش قبوڵی دەکەن. جاران کە کورد زۆرتر لە دەوری شیعاری خود مختاری 20 ساڵەوە پێش کۆبوو بووەوە ئەوان نیش داوای خود مختاریان دەکرد. بۆیە من پێم وایە کورد لە شیعار و ڕێگە چارە بۆ مەسەلەی نەتەوەییدا پێشەنگە و ئەوە لەلایەن هەمووانەوە ناسراوە. تەنانەت حکوومەتی مەرکەزی ئێرانیش
ئەوە دەزانێ بۆیە دەتوانین بڵێن شعاری فێدەرالیزم جێی خۆی زۆر لە جاران زیاتر کردوتەوە لە نێو نەتەوە بندەستەکاندا. ئێمە مانان خۆ بەخۆ وەکو حیزبەکان بەڵێ نێوانمان خۆشە و هاوکاریمان هەیە بەیەکەوە و کاری هاو بەش دەکەین بەیەکەوە، ئێمە گرفتێکمان نییە لەو بارەیەوە. دیارە وەزن و جێگە و پێگەی حیزبەکان هەمووی یەک زۆر نین، بەڵام ئێمە قەت ئەوەمان نەکردوتە کێشەیەک لە ناوکۆمان. بڕۆنە سەرپرسی ئۆپۆزیسیۆنی سەرانسەری ئێران، ڕوانگەی ئاغایانی ئۆپۆزیسیۆنی سەرانسەری ئێران باشتر شاید بڵم ناوەندگەرەکان بەرامبەر بۆ ڕێکخراوەیە چۆنەوە پەیوەندیتان لەگەڵەوان چۆنە کاکەوڵە؟ تا ئێستا پەیوەندیەکە پەیوەندیەکی زۆر باش نەبووە، وەکو کۆنگرەی نەتەوەکان، نەک وەکو کۆمەڵە یا وەکو حیزبەکان. ئەوان لەگەڵ حیزبەکان پەیوەندیان هەیە و هیچ کێشەیەکیشیان نییە، و تەنانەت زۆر کەسیش بۆ ئەم سیمینارە کە لە ستۆکۆڵم بەڕێوەچوو مانجی ڕابردوو زۆر کەس لەوانەی وان نەهاتن قسەیانەوە بوو ئەگەر کۆمەڵە و دموکرات داوەتیان کردبین و داوەتەکە لەلایەن ئەوانەوە باید دەهاتین، بەڵام جارێ ئێمە بە داوەتی کۆنگرەی نەتەوەکان نایە. ئێمەش هەوڵمانەوە بووە خۆ بۆ خۆشمان داوەتیان کەین، هیچ کێشە نییە. و من پێم وایە کۆمەڵە و دموکرات بە تایبەتی کە لە حاڵی ئێتلافدان یا ئەحزابی کورد بەگشتی بڵێن، پێم وایە جێی خۆیەتی لەوە بەولاوە خانەخوێی و بانگەوازکاری کۆبوونەوە و کۆنفرانسی گەورەی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بن لە دەرەوەی وڵات. من ئەوە زۆر بە قازانج دەزانم، زۆر بە جێی خۆی دەزانم. پێم وایە جێگە و پێگەی کورد زۆر تەثبیت دەکا و دەچەسپێنێ لە ناو ئێران. و بەگشتی من بە شتێکی باشی دەزانم، چ ئەم دوو حیزبەی کە هاوپەیمانین، چ بەگشتی حیزبە کوردیەکان ببین بە بانگەوازکار و خانەخوێی کۆنفرانسی گەورەی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە تایبەتی ئێستا کە کڕی و ساردی و بێدەنجیەک لە ناو ئۆپۆزیسیۆن هەیە، من پێم وایە کورد نەخشی گەورەی هەیە و ئەحزابی کوردی نەخشی گەورەیان هەیە، بە قازانجیشە، بە مەسلحەتی خودی کوردیشە، بە مەسلحەتی هەموو ئۆپۆزیسیۆنی ئێرانیشە ئەو کارە بکرێت. بەڵام ئەمە لەولا دابنێنەوە مەوزوعێکی جیاوازترە. خودی کۆنگرەی نەتەوەکان ئەم ساڵ کە خەڵکی داوەت کرد مانجی پێشوو لە جاران زیاتری وەڵامی مثبەت درایەوە. دیارە هەموو ئەو کەسانەی داوەت کرابوون نەهاتن، و ئێمە وەکو کۆمەڵە بە تایبەتی لە مانگی دواتر دوای ئەم کۆنفرانسە ئێمە لەگەڵ چەندین لایەن قسەمان کردووە، ڕەخنەمان لێگرتوون، گلەیمان لێکردوون، وەکتومانە حەق بووە هاتبایان بۆ ئەو کۆنفرانسە. ئەگەر تێبینیتان هەیە، ئەگەر ڕایەکی جیاوازتان هەیە، خۆ مەرج نییە هەرکەس لەو سمینارەی کۆنگرەی نەتەوەکاندا یا هەر سمینارێکی دیکە بەشداری کرد لەگەڵ هەموو کەسی دیکەی بەشدار بووی سمینارەکە هاوڕاو هاودەنگ بێت. ئەم سمینارانە بۆ دیالۆگن، بۆ دەربڕینی نەزەری جیاواز لەگەڵ یەکتریش هەن، بەڵام سەرنجام ئەم دیالۆگانە دەتوانێت یارمەتی دەربێ بە پێکهێنانی کۆدەنجێک. بۆیە تا ئێستاشی لەگەڵ بێ پەیوەندی ئۆپۆزیسیۆنی سەراسەری ئێران لەگەڵ کۆنگرەی نەتەوەکان پەیوەندێکی زۆر باش نەبووە، بەڵام شەقلێک شکا، تابوویەک شکا لە کۆنفرانسی مانجی پێشوودا و بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ئێران هاتن. بۆیە منەوە بە هەنگاوێکی زۆر مثبەت دەزانم. پێم وایە ئێمە وەکو کورد دەبێ هەوڵدەر بین بۆی، و چی وەکو کۆنگرەی نەتەوەکان دەبێ هەوڵی دیکە و هەوڵی زۆرتر بدەین بۆ ئەو کارە، و لە هەموو لایەکەوە فشار بێنین، فشاری سیاسی بێنین، ڕەخنیان لێ بگرین، داوایان لێ بکەین، دەرکەی حیزبەکان و ماڵیان بکتین، و سەرنجام ڕایان کێشین بۆ سمینارێک یا کۆنفرانسێکی لەوەش گەورەتر کە بەڕاستی زۆر لایەنی دیکە تێیدا بەشدارە. یارم پێم خۆشە ئەوەش بڵم لەم بوارەدا کە کۆنگرەی نەتەوەکان بۆ خۆشی هەموو جارێ زمانی گونجاوی نەبووە لە تەعامل و هەڵسوکەوت لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا، و هەموو ڕێگایەکی نەپێواوە بۆ ڕاکێشانی ئەوان بۆ لای خۆی. مەسەلەن بۆ نمونە چەند ساڵ پێش ئێستا دیدێک هەبوو لە نێو کۆنگرەی نەتەوەکان کە ئێمە 5 نەتەوەین،
فارسەکانیش بێنە ناو ئێمە هەر لە ئەوڵەوە پێمان وابوو ئەو دیدە غەڵەتە کۆنگرەی نەتەوەکان بەشێک لە ئۆپۆزیسیۆنی سەراسەری ئێرانە ئۆپۆزیسیۆنی سەراسەری ئێران بەشێک لە کۆنگرەی نەتەوەکان نییە ئێمە دەبێت کۆنگرەی نەتەوەکان ڕاگرین پەرەی پێ بدەین گەشەی پێ بکەین بیچەسپێنین ئەگەر لازم بوو تەحمیلیکەین بە سەر هەموو ئۆپۆزیسیۆنی ئێران وەکو لایەنێکی بەهێز لە هەموو ئاڵوگۆڕە سیاسیەکانی ئێراندا وا بکەین بێتە گۆڕێ هەروەکو کورد ئێستا ئەو مۆقعیەتەی هەیە نەتەوەکانی دیکەی ئێرانیش ئێم هەوڵ بدەین بیان بێ بەڵام لە هەمان حاڵدا لەبیرمان نەچێتەوە ئێمە هەموو ئۆپۆزیسیۆنی ئێران تشکیل نادێن و لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سەراسەریش دەبێ نێوان و هەڵسوکەوتمان بێ دەبێ ڕەخنەشیان لێ بگرین گلەیشیان لێ بکەین و فشاریشیان بۆ بێنین گفتمانیشیان پێ بگۆڕین بەڵام سەرنجام هەڵسوکەوت و تەعاملیشیان لەگەڵ بکەین چونکە گۆڕانکاری سیاسی لە ئێران بەبێ هاوکاری هەموو لایەکی ناکرێت و من بۆ چەندومین جارەوە دەڵێمەوە گۆڕانکاری سیاسی بە هەموو لایەکی دەکرێت بەڵام خێرەکەی زۆرتر دەچێتە چیسەی نەتەوە بندەستەکانەوە و بە تایبەتی خێرەکەی دەچێتە چیسەی کوردەوە ئێمە هیچ ترسێکمان لە هاوکاری لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێران نابێ بێ بەڵام نابێ بێت دەست و پێ و فەقیر حاڵ بین لەو تەعامولەدا دەبێ بە ڕاشکاوی قسەی خۆمان بکەین دەبێت داخوازیەکانمان بێنینە گۆڕێ دەبێت تەأسیر دابنین لەسەر گۆڕانی دیدی ئەوە بەڵێ ئەمە ئەرکمانە و کردوشمانە و دەبێت بیکەین بەڵام پشت لێ هەڵکردن و بۆ خۆمان دەیکەین و جاکارمان بەوان چییە ئەگەر بۆ خۆمان توانی بامان بەتەنیا تا ئێستا کردبوومان بۆ ئێمەی کورد درێغێکمان لە خەبات و لە قوربانیدان نەکردووە مزایقەیەکمان نەکردووە ئێمە دەبێت ئامانجمانەوە بێ خەڵکی دیکەش بۆ ئەو خەباتە ڕاکێشین چونکە گۆڕانی سیاسی گۆڕانی دەسەڵات و حاکمیەت لە ئێران بە هەمووان دەکرێت بە بەشداری جەماوەری بەرینی خەڵک دەکرێت ئەو خەڵکە هەموو لایەکن لە لیبرالەوە لە چەپەوە لە سۆسیال دموکراتەوە کرێکارانن ژنانن لاوانن فارسە نەتەوەکانی دیکەشن ئەوەی ئێمە دەبێ خوازیاری بین ئەوەیە کێشەی نەتەوەکان پێشێل نەکرێت نادیدە نەگیرێ و بێتە نێو گفتمانی دموکراسی خوازی ئێرانەوە وەکو بەشێکی چەسپا و وەکو بەشێکی دانپیانراو بەڕسمیەت ناسراو من ئەو دیدە بە دیدەکی دروست دەزانم بۆیە دەڵم بەو دیدەوە ئێمە دەبێت سەردانی هەموو کەس بکەین و وا بکەین سمینارەکانی داهاتوومان خەڵکی زۆرتری ئۆپۆزیسیۆنی ئێرانیشی تێدا بێت بڵێ کاکە بڵێ ئەوەی کە ئێمە بەرحاڵ فعلەن بمانەوێت یان نەمانەوێت لە یەکەیەکی سیاسی بەناو ئێرانە زندگیەکەن و بەرحاڵ لە تو هەموو شتێکە بەشدارین سەهیمین لە بەخۆمەرف لە زەمە زۆرەکانی لە دیکتاتوریەتەکان یا هەرچێک ئەوە تەبیعیە وەخۆ بەرحاڵ مەجبورین لە تێکیانە هاوکاریکەین چ ئێمە وەکو کورچە نەتەوە بەندەستەکانی تر ئەمە کێشە لەسەرەوە نییە ئەمە پرسیار منەوەسا من ئیجازە بن لە ڕوانگەی خۆمەوە واژێک بەکار بووەم دەرواقع نەتەوەی سەردەست یعنی نوێنەرانی نەتەوەی سەردەستی ئاپۆزیسیۆنی سەرانسەری ئێران یان ناوەندگەرەکان هەرچێکە قەرارە ناویان لەسەر بنین ئەوە هەم بۆ مخالفت لە تەک فدرالیزم و حتى مخالفت لە تەک ئەوەی کە فعلا نەشایەت فعلیە بەحسنەتەوە بندەستەکان و مافەکانیان بینە ئاراوە بۆ خۆیان سری مەبانیانەس سری منطق و لۆژیکی خاصی خۆیانەس ئێژن ئیسە وەختی نییە و لە مورد فدرالیزم شو وەخت مخالفن ئێژن دقیقاً ئێمە متهمەکەن بەوە کە ئەگەر فدرالیزم چەسبێت دەرواقع سنوورەکانی نەتەوە بندەستەکان بە لەحاڵ جوغرافیایی شامڵە حاڵێک حقوقیە بێت و زمینەیەکە بۆ جیاوبوونەوە خۆ بە من لۆژیکەوانە پێتان وایە لە نهایەتە مەجبورن قبوڵیکەن فدرالیزم یا بەو منطقە ئەگەن کە دەرواقع فدرالیزم بەستێنێک نییە بۆ تەزیە ئێران کامی خۆتان بە چه هینێ گەیشتون بە چه قەناعەتێک بە داستانێکی کۆنتان بۆ بنەوە زۆر بە کورتی هەمومان لە خوێندومانە یان نسلی من ئەوەی خوێندووە لە مەدرسەی ئیبتیدایی بووین ڕێبوارێک لە لوقمانی حەکیمی پرسی یا لە فەیلسوفێکی پرسی وتی تا فڵانە شوێن چەندە ڕێگایە وتی تۆ بڕۆ
وتی کاکە من لێت دەپرسم چەندە ڕێگایە تۆ تا ئەو شوێنە بە چەند سەعات دەگەمێ وتی تۆ بڕۆ کە کابراژی تر وای زانی جوابی ناداتەوە لۆکمان لێدا ڕۆیی کە ڕۆیی وتی مەسەلەن بڵێن بە سەعاتێکی کە دەگەی کاکە بۆ لە ئەوڵەوە جوابن نەدامەوە یاخۆ من نەمدەزانی چۆن دەڕۆی کاک سۆران ئێمە ناتینی لە دەفتەرێک نییە کاتالۆگێک یا دەفتەرچەیەکی ڕاهنمان نییە لە مبارزەی سیاسیدا کە بە تۆ بڵێ حتمما ئەگەر وا بکەی وا دەبێت ئەمە ململانەیەکی گەورەی سیاسی و کۆمەڵایەتیە لەسەر کێشەیەکی گەورەی چارەسەر نەکراو لە ئێرە ئێمە چۆنی هەوڵ بۆ دەدەین و ناران چۆنی هەوڵ بۆ دەدەن لەو ململانەیەدا کێ سەر دەکەوێت ئێستاس لەم ڕوون نییە بەوە کەوتووە ئێمە چۆنی کار بۆ دەکەین ئێمە جارێ وەکو کورد دوایش وەکوونەتەوە بندەستەکانی ئێران دوایش بە هاوکاری بەڕاستی ئۆپۆزیسیۆنی دموکراسی خوازی ئێرانی کە ئامادەیە ئەو گفتمانە قبول کا و ئامادەیە گۆڕانکاری سیاسی جدی لە ساختاری سیاسی ئێراندا بدرێ ئەوانە ئێمە هەمومان چۆن کار دەکەین چۆن ئیش دەکەین چۆن گفتمانەکەمان دێنینە ئاراوە بەڵێ بە بڕوای من ئەگەر چاکار بکەین ممکنە عملیە قابلی وەدیهاتنە ئەمە خەیاڵات نییە ئەمە ئارەزوو نییە ئەمە هەدەفێکی قابلی وەدیهاتنە چاکی کار بۆ بکەین بەڵێ دەتوانین چ ئێستا پێش گۆڕانی کۆماری ئیسلامی و چ دوای ئاڵوگۆڕەکان کە ئەو چۆن ئەو گۆڕانە هەر دەبێ و هەر دەبێ ببێ چ دوای کۆماری ئیسلامی و لە دەسەڵاتی دواییدا و لە بارودۆخی دواییدا لە هەردوو حاڵەتدا ئێمە دەبێ بۆ خەباتە درێژە بدەین بە زمانی مناسب بە گوتاری مناسب بە ژیری بە یەکگرتووئی بە پێداگری من پێم وایە گفتمان دەتوانین بگۆڕین بۆ کورد لە عێراق توانیان فێدرالیزم بخەنە نێو دەستووریا قانونی ئەساسی خۆیانەوە دوونەتەوەی کورد و عەرەبی تێدایە ئێمە ئێران ئەگە فارسیشی لێ بە دەرکەین یا فارس زمانی لێ بە دەرکەین پێنج نەتەوەی تێدایە بۆ ناتوانین ئەو فێدرالیزمە بچەسپێنین لە ئێراندا شتیوان نییە دەتوانین بیچەسپێنین لە نێو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هیچ وڵاتێک بەقەد ئێران گونجاو نییە بۆ فێدرالیزم و منتیقی نییە بە منتیقی مێژووی وڵاتەکەی بە منتیقی پێکهاتەی نەتەوەیی و جوغرافیایی و ئاینی و کولتوری وڵاتەکەی هیچ کوێ بەقەد ئێران گونجاو و لەبار و منتیقی نییە بۆ فێدرالیزم دەتوانین بیچەسپێنین من دەشدانم زۆر کەس هەن زۆر تونندڕەون ئامادەنین بیبیستن خەڵکی واش هەڵدەکەوێت لێرە و لەوێ دەڵێ کە وەڵام من پێم خۆشە جمهوری ئیسلامی بمێنێتەوە چش با فێدرالیزم نەدرێ بەڵێ قسەی ئاواش هەیە بەڵام بەڕاستی ئەوە قسەی زۆرایەتی نییە و ڕنگ بێ زۆرایەتی هێشتا فێدرالیزمت بۆ نەستەلمێنێ بەڵام لەو جۆرە قسەش ناکە هەموو ئەوانەی کە خوازیاری گۆڕانکاری سیاسی جددین لە ئێران مەجبورن درەنگیاز و کەنار بێن لەگەڵ بیرۆکەی فێدرالیزم ئێمەش دەبێت کاری بۆ بکەین بە بڕوای من گۆڕانی گوتاری سیاسی لە ئێران و کردنی فێدرالیزم و بیرۆکەی عەدەمی تەمەرکوزی فێدرالی بە بەشێک لە ئاجێندا و لە پلاتفۆرمی دموکراسی خوازی لە ئێران شتێکی عەمەلی و ممکن و قابلی وەدیهاتنە و دەبێت کاری بۆ بکەین هەر تا ئێستاش فەرقی زۆر کردو ئێستا و 5 ساڵ و 6 ساڵەوە پێش فەرقی زۆر کردووە لەو بارەیەوە ئێمە شاهیدی پێشرەفتین و بەڵگەشم هەر ئەو سیمینارەیە کە لە ستۆکۆڵم گیرا کە بۆ ئەوەڵین جار ئەو تابووە شکا و بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەشداریان تێدا ئەبەتە کاک ئەڵای خۆشەویست من گومانم لەوە هینە نییە من ئەسەن تەردیدم نییە ئێمە خاستی خۆمان هەموو وە کورد هەم ساینەتەوەکان خاستەکەمان ئێستا چە فدراڵی بێەوە چە ئەگەر زمانێک پێویست کە لە فدراڵیزی سەرتر بەسەر دیگەریە سەپێنینەوە من دڵنیام سەرەکەوین ئەمە لە یەک دقیقە ڕاشکاوانە فەرمونون هەرچەند شارەتان فەرموو پەستوانیتانە شەقی گەورە خەنە ناو درزی گەورە خەنە ناو ئۆپۆزیسیۆن ئێرانی وایسە بەشێکیان تقریبەن خەریکن لە تەکێ ئەمە هاوبەشەوەن هاوزوانەوەن و خەریکن یاواش یاواشتێن بەرەوە ئەوەی کە فدرالیزم قبولکەن وانە بەڵێ من بێهیوانیم و تا ئێستاش پێشکەوتن دەبینم
هەموو کەس عینی فێدرالیزمی ئێمەی ناوێ هەیە دەڵێ فێدرالیزمی ئوستانی کە بۆ ئێمەی کورد و فێدرالیزمی ئوستانی ڕەسایی ناکە بەڕاستی ڕنگ بێ بۆ بەلوچ کافیش بێ ڕنگ بێ بۆ عەرەبی خوزستان و ئاواز ڕۆژ کافی بێ بۆ تورکەمەن ڕنگ بێ کافی بێ بۆ کورد ڕەسایی ناکە بۆیە ئێمە فێدرالیزمێکی منتەقیمان دەوێت ئێمە ئەو مافەمان دەوێت لە ڕاپرسیەکی ئازادانەی دموکراتیک هەموو دانیشتوانی ڕۆژاوای ئێران و باکووری ڕۆژاوای ئێران هەر لەسەرەوە تا خوارەوە بتوانن بڵێن داوا بکەن بڵێن کە دەیانەوێت لە منتەقەیەک لە هەرێمێک چی کوردستانی دابژین نەک کەویش خۆی دیارە شامیلی چەندین ئوستان دەبێت ئێمە ئەوەشمان دەوێت هەیە ئەوەشت بۆ بەڕسمی دەناسێ زۆر نین بەڵام هەن ئەو مافە بەڵام لانیکەم زۆر کەس فێدرالیزمی ئوستانی بەڕسمی دەناسن پڕ بەپێست نییە بۆ ئێمە بەڵام لە چاو وەزعی متەمەرکیزی بێمافی پڕ لە هەڵاواردن و ستەمی ئێستا دیسان هەنگاوێکە بۆ پێشەوە پێشگەلەوە یەک شتی دیکە بزانن هەر ئاڵوگۆڕێکی سیاسی لە دەسەڵاتدا لە ئێران بدرێ و هەر ئەندازە دموکراسی بە نیوەچڵیش لە ئێران بێتە ئاراوە ئەخر ئێمەش بێدەنگ دانانیشین ئێمەش بێدەنگ دانانیشین ئێمەیەکی کە بۆمان هاسان نییە خۆپیشاندانێک بکەین و بە زەحمەت و بە قوربانیدان و بە فیداکاری گەورە ئەو کارانە کراوە لە کوردستان جێی دەستخۆشیە بەڵام ئێمەیەکی کە لەم حاڵەداین سبەینێ لەگەڵ بوونی ئازادی گەورەترین خۆپیشاندانی میلیۆنی لە ئێران دەخەینە ڕێ ئێمە ئەو کاتە تۆماری گەورە ئیمزا دەکەین مانگرتنی گەورە ئیمزا دەکەین سکاڵای خۆمان بۆ دادگای نێونەتەوەی دەبین بۆ UN و بۆ نەتەوەی گرتووەکان دەبین بۆ پارلمانی ئوروپا دەبین خۆ ناڵین ئاوی ڕاحەت لە گەروی کەس بچێتە خوارێ لە تاران هەتا مافی کورد نەدا ئێمە دەستمان ئەگەر ئێستا دەستمان لە گۆزە دانەبێ قابلە سبەینە دەستمان لە گۆزەدا مابێتەوە کە ڕووی دموکراسیش دەبینین و ئێنێرژی و توان و پۆتانسیەلی میلەتی کوردیش بە فراوانی دەشکۆفێتەوە و دێتە ئارە بۆیە من هیچ نیگەران نیم لە گۆڕانکاری سیاسی تەنانەت ئەو گۆڕانکاریەی کە ڕۆژی ئەوڵ دووە مافی ئێمەی تێدانە ڕەنگە مافەکەی لەباری حقوقی و قانونیەوە تێدا نەبێ بەڵام گۆڕانکاری عەمەلی سیاسی لە ئێران ئێمە لە مەوقعیەت و بارودۆخێکدا قەرار دەدا کە بتوانین وەها قسەی خۆمان لەسەر کورسیدا بنین کە لەباری حقوقیشەوە ئەوەختی بۆمان بسەلمێنن گۆڕانکاری سیاسی لە ئێران ئێمە لە مەوقعیەتێکی لەبارتر نەگنا لەبارتر قەرار دەدا بۆ داواکاریشی و بۆ سندنی مافەکانمان لە سبەی ڕۆژدا بێگومان زۆر بەڕست کاکە بڵا بەشی یەکەمی بەرنامەیان من پرسیارەکانیش بتەواو بوو بۆ بەشیەکی بەرنامە یەک دقیقە ئەگەر ئەحیانن قسەیەکی ئیزافەیان لازمە پێتان وایە خاڵێک ئاماژە پێکەن لە یەک دقیقە فەربوون کە ئێمە بەشیەکی بەرنامەکەمان کۆتایی ببین من هیچ شتێکی تازەم نییە بێجگەلەوە کە بڵێم ئێمە دەبێت کۆنگرەی نەتەوەکان ئێمەی کورد ئێمەی کۆمەڵە و دموکراتیش لەوەدا هەر پێکەوەین دەبێت کۆنگرەی نەتەوەکان بەهێزکەین بەڵام دەشبێ لە هەمان حاڵەت لە پوختەگی و تەجربە و ئەزمونێکی کە بزوتنەوەی کورد هەیەتی کەڵک وەرگرین بۆ هەڵسوکەوت بۆ تەعامل بۆ گوتاری دروست بۆ بەیانی دروست لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێران و سەرنجام بتوانین هەروەکو قەرادەیەک توانیمان ئەم جارە بە تەواوی بتوانین دەواازەی تەعامل لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێران بکەینەوە ئەو بایکۆت و نەدواندن و پشت لێ هەڵکردنە کۆتایی پێبێنین و بیان خینە نێو دیالۆگێکی ڕسمی و عەلەنیە. بەڵێ کاکە بڵا مەمنون بەشێکی بەرنامە توا بوو پشووکە دەین 2-3 دقیقەی و بەرنامەکە کۆتایی پێناگرین 2-3 دقیقەی تر تینەوە خەمەتتان بەخۆ مەرفەتی بۆ بەشی دوم بەرنامەکە لەسەر ڕووداوەکانیم دوایانەی عێراق و کوردستانی باشوور باشە منیش ئامادەم لە خزمەت.